پروژه چالاکیەوەکی هونەریە مەبەستمان لێ کۆکردنەوەی کارێکی هونەری و پاراستنی ژینگەیە. کارەکەمان لە ڕێگەی کۆکردنەوەی پەرچەقماش و پلاستیکەوە بۆ کارێکی هونەریمان لێ دروست کردووە بە سەرپەرشتی هونەرمەندێکی ئیسپانی بە ناوی ڤیڤیان بە هەماهەنگی ڕێکخراوی سولیۆن. کارەکەی ئێمە هونەریە ویستمان لە ڕێگەیەوانە تعبیر لە پاراستنی ژینگە و پیسبوونی ژینگە بکەین لە ڕێگەی فڕێدانی پاژماوەکانەوەنە. پرۆژەکەی ئێمە بە سەرپەرشتی ڕێکخراوی سولیۆن کە پرۆژەیەکی هونەری ئاڵوگۆڵی کولتوری بووە لە نێوان هەرێمی باسک لە ئیسپانیا لەگەڵ هەرێمی کوردستان بە سەرپەرشتی هونەرمەندێکی ئیسپانی ڤیڤیان ئەستراو ئێمە ئەم کارەمان کردووە و هەرومان تایە بەشدار بووین. گروپێکی نزیکەی 13 کەس بۆ 15 کەس بووین. ئێمە لەم پرۆژەیە ئامانجمان ئەوە بووە کە لە ڕێگەی پلاستیک و بەکارهێنانەوەی پلاستیک و هەروە قماشی فڕێدرا و گزارش بکەین لە پیسبوونی ژینگە و ئەو وێنەیەشی کە دروستمان کردوێتەوە لە ئیلهامەکەیمان بڵێن لە چای گۆژەوە وەرگرتووە و هەروە لە ئەو لاندسکەیپانی کە لە کوردستانە و شاخوداخێکی زۆر و بڵێن بەردەڵانێکی زۆر ئەلەوانەوە وەرگیراوە. ئێمە کارەکەمان هەر کارگەی کللتور دروست کردووە و دواتر گواستومانەتەوە بۆ ناوەندی مێخەک لە گەلەری ئێستا لە قاتی سێ کە لێرە ئەمێنێتەوە پێشمەشمان کردووە بەم ناوەندە و بەردەوام ئەلێرا بێت.